ئێرە رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێزار لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی و کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەمبە 12 دێسەمبەری 2024 پێشکەش دەکەین. هەر کەس شکارە گۆرەی خوا دوی شەریدا جێخوا بگرە و تشتێکی بکە. کەس نەوێت چ بکەم دەی چارەمە نا هەر کەس تشتەکە و کارە دشارداژی تشتێکی مەزن بکە. ئارتاشە گەل و شەرە گەل لسر تشتي حتى انا ام بسر دخب مشى لبيشي بك تكس نما كلام وكس وكلامه ناس نكا واربري سردار وصلا بالشر جريلا بري حرتشتي بسر كبه نتيجه ايه تايم بك ارتاشا قال له شر قال له چالاکی ئشگری کە لە پێناو ئازادی ڕێبەرۆجەلەن لە ستراسبورگی فەڕەنسا بەڕێوە دەچێت لە هەفتەی 651یەکەمینیدایە. چالاکوانانی ئەم هەفتەیە سێ وڵات پارێز بە ناوەکانی حەنیفی کەلیک، دەنیز ئەریکلینچ و یاسمین سلا و لە سەرناوی گروپەکە حەنیفی کەلیک وتەیەکی پێشکەش کرد و جەختی کردەوە ئێمە دەزانین پەرلەمانی ئەوروپا و سیپیتی لە هەڵگرتنی گۆشەگیریدا ئەرکی خۆیان بەجێ ناگەێنن. وەک گەلی کورد ئێمە لە ئەوروپا و هەموو هەرێمەکانی کوردستان سەرنج بۆ سەر و بابەتە ڕادەکێشین و هۆشداری دەدەینە دەوڵەتی تورک گەلی کورد کە 100 ساڵە جنوسایدی دەکرێت دەکوژێت و هەرگیز سەری نەناواند و هەرگیزیش سەردا نانەوێنێت. هەروە چالاکوانان لە بانگەوازیان کرد و ڕویان لە پەرلەمان ئەوروپا کرد و ڕایان گەیاند هەڕەشە لا پێکەوە ژیانی گەلانی کورد، ئەرمەن و کریستیان دەکرێت و بە بەرچاوی مرۆڤەکانەوە کۆمەڵکوژی دەکرێت و یەپەگە و یەپەژان لە ئەوروپا وەک ڕێکخراوی تێرۆریستی نابینرێن، بەڵام دەوڵەتی تورکی فاشیست ئەو ڕێکخراوانە وەک ڕێکخراوی تێرۆریستی دەبینێت. لەسەر بانگەوازی کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردی ئوروپا کەجە دەکا ئەوروپا و تەفگەری ژنانی کوردی ئوروپا تەژەکە ئەوروپا کوردستانیان و دۆستەکانیان لە ئەڵمانیا و فەڕەنسا و هۆڵەنداوە بەڕێکەوتن و لە شاری بروکسێلی بێلژیکا کۆبوونەوە و هێرشا داگیرکاریەکانیان شەرمەزار کرد. جەماوەت بۆ تیشکستنە سەر تاوانەکانی جەنگی دەوڵەتی تورک و دەوڵەتی تورک ئاڵای یەپەگە و یەپەژە و پێژیان هەڵگرت و لە چالاکیەکەدا هاوسەرۆکی کەنەکە ئەحمەد قەرەموس ڕاگەیان ئەگەر هێرشەکان ڕانەگیرن تراژێدیای مرۆڤی ڕوودەدات و داوای کرد پەرلەمانی ئەوروپا ڕۆڵی خۆی بگێڕێت. هەروەها لەسەر ناوی جەماوەت ڕاگەیاندراوێک بڵاو کرایەوە و پەیام بۆ دامەزراوەکانی ئەوروپا نێردرا کە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بێدەنگ نەبن. پارلەمانتارانی پارتی چەپی سوید و پارلەمانتاری پارتی چەپی باسکیش لە چالێکەکە بەشدار بوون و دووپاتیان کردەوە پشتیوانی ڕۆژاوا دەکەن و دژی هێرشە داگیرکاریەکان بەرخۆدان دەکەن. هەروەها نوێنەری پێدەی ئەوروپا فواد عومەر ئاماژەی بەوە کرد هێرشەکانی دەوڵەتی تورک دیسانەوە داعش زیندوو دەکاتەوە و تیشی پێویستە هێزان نێونەتەوەیەکان و پەرلەمانی ئەوروپا با شێوەیەکی جدی هەڵویست بنوێنن. هەروەها فواد عومەر بانگەوازی لا کوردان کرد و وتی ئەمە تەنها شەڕی ڕۆژاوا نییە، شەڕی ئازادی ڕۆژهەڵاتی ناوینە و شەڕی تەواوی گەلی کوردستانە. بە مەبەستی پشتیوانیکردن لە بەرخۆدانی ڕۆژاوای کوردستان و دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی لە پێنج شاری باکووری کوردستان ڕێپێوان و گربوونەوە ئەنجام درا و ڕایانگەیان ئامانج لە هێرشەکان لە ناوبردنی ببورن لە ناوبردنی مۆدێلی ژیانی دیموکراتیکی ڕۆژاوا و شۆڕشی ژنانە. ئەمڕۆ لە هەریەکە لە شارەکانی ئێلحجۆلەمێرگ ئامادگەڤەر و ئیدری باکووری کوردستان دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی ڕێپێوان و گربوونەوەکە ئەنجام درا. لە ڕێپێوانەکاندا نوێنەرانی دەم پارتی دەبەپە و تەژەعا و گەل بەشداریان کرد و هەروەها ڕاگەیاندرا ئامانج لە هێرشەکان لە ناوبردنی مۆدێلی ژیانی دیموکراتیکی ڕۆژاوا و شۆڕشی ژنانە و پاراستنی هەموو گەلان بەردەوام دەبێت، بە تایبەت گەلی کورد و گەلانی ڕۆژاوا.
جەختیشیان کردەوە دوای ڕوخانی ڕژێمی باس چەتەکان بە ئاشکرا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا مافی ژنان پێشل دەکەن و بە تایبەتمەند مافی منداڵانیش. دەوڵەتی داگیرکەری تورک لە یەک کاتدا بافرۆکەی بێفرۆکەوان و تۆپهاوێژ بردومانی 4 ناوچەی سنووری کۆبانی کرد و تا ئێستاش زیانەکان نەزانراون. هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر سنووری کۆبانی بەردەوام و لە یەک کاتیشدا جارێکی تر بە چڕی بردومانی سنووری کۆبانی کرد. دەوڵەتی تورک بافرۆکەی بێفرۆکەوان و تۆپهاوێژ بردومانی گوندەکانی شێخ لە ڕایسەر و زۆر ماخار و ئەحمەد مونیری لە سنووری کۆبانی کرد و هەروەها بردومانی کارگەی چیمەنتۆ و کەرەستەی بیناسازی لە گوندی خەراب عاشق کە 60 کیلومتر لە ناوەندی کۆبانیەوە دوورا کرد. هێزەکانی یاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕایانگەیان ئەندامێکیان بە ناوی ئیسماعیل عەبید لە باشووری ڕووباری فورات شەهید بووە و دەشڵێن شەهید هەر لە سەرەتای بەشدار بوونیەوە هەتا کۆتایی لە پێناوپاراستنی وڵاتدا تێکۆشانی کردووە. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی یاسایشی ناوخۆی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ڕاگەیاندراوێکدا ناسنامی شەهیدی ڕاگەیاند و لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە هەواڵی قارەمانمان ئیسماعیل عەبید لە کاتی جێبەجێکردنی ئەرکی وڵات پارێزیدا کە باراستنی ئاسایش و ئارامی هەرێمەکەیە شەهید بووە و ڕاشەنگەیاند هەواڵمان ئیسماعیل لە هەرێمی سەبخا لە باشووری ڕووباری فورات لە هێرشێکی گروپە چەکدارەکاندا شەهید بووە. هەروەها لە کۆتاییدا لە ڕاگەاندراوەکەدا هاتووە بەو بۆنەوە سەرخۆشی لە بنەماڵی هێژای شەهید دەکەین و بەڵێن دەدەین بەردەوامی بە ئەرکی پاراستنی وڵاتەکەمان دەدەین لە بەرامبەر هەڕەشەکان. هێزەکانی ئاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ناسنامەی بەم شەهیدیان بەم جۆرەیە خستووە تا ڕوو. ئیسماعیل عەبید لە ڕەقە ساڵی 1984 لە دایک بووە و لە ساڵی 2018 لە ڕەقە بەشداری ئەرک بووە و لە سەبخە لە دەی 12 2024 شەهید بووە. هێزی ئاسمانی عێراق لە ڕێگەی فڕۆکەی F-16ەوە مۆڵگەیەکی چەتەکانی داعشی لە ئاوادی شاری سنووری پارێزگای کەرکووک بردومان کردو. بەهۆی ئەو هێرشەوە چەندین کەرەستەی سەربازی چەتەکان لە ناوبراوە. شانەی ڕاگەاندنی ئەمنی عێراق سەبارەت بە ئەنجامدانی ئۆپراسیۆنێک و بردومانکردنی چەتەکانی داعش لە سنووری پارێزگای کەرکووک ئاماژەی بۆش کردووە بردومانەکە بۆتە هۆی لە ناوبردننی چەک و ئامێر و کەرەستەی لۆجستی چەتەکان. جێ ئاماژەیە ژمارێکی زۆری بەرپرسانی سیاسی حیزبی و سەربازی و سیاسی عێراق سەردانی شاری کەرکووکیان کردو بە شێک لە هاوڵاتیان و چاودێرانیش هۆشداری لە دۆخی ناوچەکە و سەرهەڵدانەوەی چەتەکانی داعش دەدەن. حوتی مانگی ڕابردوو جارێکی دیکە دۆخی سووریا ناسەقامگیری بەخۆیەوە بینی و گروپی تەحریرە شام توانی هێرش بکاتە سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی سووریا و حەلەب و چەندین ناوچەی دیکە بخاتە ژێردەسەڵاتی خۆیەوە. لە ئێستاشدا سووریا دابش بوو بەسەر چەند هێزێکدا لە ناویاندا هەسەدە بۆتە هێزی ڕزگاری گەلان و زیاتر لە 40% خاکی سووریایان ڕزگار کردووە. حکوومەتی ئەسەد و دەسەڵاتی 24 ساڵەی بەشار ئەسەد کۆتایی هاتووە و لە ئێستاشدا سووریا لە بەردەم قۆناغێکی نوێیە. شارەزایانیش ئەزمموی ڕۆژاوە بە ئەزمونێکی سەرکەوتو دادەنێن بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سووریا. لەو بارەیەشەوە یاسین ئاشور دەڵێت ڕۆژاوای کوردستان ئەزمونێکی سەرکەوتوی حکومڕانی کوردیە و دەبێت پشتگیری بکەین و بیکەینە ئەمری واقع و لە مەترسی دووری بخەینەوە. کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کێشەیەک نییە پەیوەست بێت بەم ڕووداوانەی ئەم دوایەوە بە تایبەتیمەوە کێشەی کورد کێشەیەکی درێژخایەنە لە ناوچەیە بە تایبەتی لە ئەو چوار وڵاتی کە کوردی بەسەرادا بەش بووە بۆیە کێشەکە کێشەیەکی درێژخایەنە. ملمانەکان تەنیا پەیوەست نییە بە گروپێکی دیاریکراو یا وڵاتێکی دیاریکراوەوە یان هاوکێشەیەکی ئەقلیمە بەڵکو و زۆر لەوە زیاترە. ینی باشترین چارەسەرێکەوەی کورد بتوانێت خۆی لەگەڵ هاوکێشە نێودەوڵەتیەکانە لەگەڵ ڕووداوە نێودەوڵەتی و هەرێمەکانە بگونجێنێت بۆ ئەوەی بتوانێت
شوێنپێیەکی خۆی بکاتەوە بەجددی ئەوەی لە سووریا هەیە تەجروبەیەکی سەرکەوتوو بووە تەجروبەیەکە تا ئەم دقەیە ساتەوەختەکەی مەقسیتی یاکەین یەکێکە لە تەجروبە و نمونە جوانەکانی سەرکەوتونی ئیدارەدان بەڵام ئەم ئیدارەدانە لە چوارچێوەی سنوورێکی جوگرافی دیاریکراوە نییە کە دانپێنراو بێت لە لایەن ئومەم متحیدەوە ینی وەکو وڵاتێکی سربەخۆ تەعامل لەگەڵا بکرێت بەڵکو ئەوەی هەیە دەرئەنجامی ڕووداوێک ئەو بشێوەی لە ناوخۆی سووریایە دروست بوو ئەمە هاتووتەکایەوە. دەوڵەتی تورک بەردەوامە لا هێرشە سەربازیەکانی بۆ سەرخاکی عێراق و شرۆڤەکارێکی سیاسیش دەڵێت ئەردۆغان هێشتا خەونی بە زیندووکردنەوەی ئیمپراتوریەتی عوسمانی دەبینێت و هەروەها تورکیا پلان دادەنێن مووسڵ و کەرکووک هاوشێوەی حەلەب داگیر بکە. سعید بەدری شرۆڤەکاری سیاسی سەبارەت با پلانەکانی دەوڵەتی تورک بۆ تێکدانی دۆخی عێراق و خەونەکانی ئەردۆغان دەڵێت ئەردۆغان هێشتا خەونی بە زیندووکردنەوەی ئیمپراتوریەتی عوسمانی دەبینێت لا ڕێگەی کارنامەی ئیخوان و ڕێخستنەکانیانەوە کە درێژ دەبێتەوە بۆ هەندێک وڵات و گروپ کە تورکیا بەکاری دەهێنێت لە ناوچەکە و هاوپەیمانەکانی لە عێراق و جیهانی ئیسلامدا دەیەوێت ئەو ئامانجەیەک بەدی بهێنێت. دەشڵێت ئەوەی لە سووریا ڕوویدا یەکێکە لە نیشاندەرەکانی ئەم خەونە و کارانەوەی حەلەبیش بۆ باوەشی تورکیا ئامانجیانە هەروەک چۆن مووسڵ و کەرکووک بە بەشێکی دانەبراو لە ئەنقەرە دەزانێت. هەروەها ئەو سعید بەدری ئەوەشی خستۆتە ڕوو ئەم پرۆژانە لەگەڵ خەونی دەوڵەتی کوردی و خواستەکانی کورد بۆ دامەزراندنی دەوڵەتێکی نەتەوەیی کە کوردی عێراق و سووریا و تورکیا لەخۆ بگرێت ناهێڵێت. بەو پێ ئەنقەرە ئەمە بە مەترسی دەزانێت و کار بۆ لەباربردنی ئەو دەوڵەتانە دەکات و دەشڵێت تورکیا پلان دادەنێت مووسڵ و کەرکووک هاوشێوەی حەلەب داگیر بکات. توێژەکانی سلێمانی پشگیری خۆیان بۆ ڕۆژاوای کوردستان دووپات کردەوە و دەڵێن پێویستە هاوشێوەی شەڕی کۆبانی لایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێم پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان بکەن و هاوکاریەکانیان بگەێنە ئەوێ و دەشڵێن پشتیوانیکردن لە ڕۆژاوای کوردستان ئەرکێکی مرۆڤایەتی و نەتەوەییە. ڕۆژی سووریا لە ئێستادا ڕۆژێکی زۆر ناهەموارە دەوڵەتانی زلهێز شەڕەکەیان بردۆتە سووریا لەو نێوەندەشە کوردانی سووریا زەرمەندی یەکەمن پەیامەکەش خۆسەر ئاشکرا بوو کە داوای لە هەموو کوردان و لە ڕایگەشتی جیهانیشی کە پشتیوانیان بکەن. منیش وەکو خۆم بیرلەوە کەمە چۆن پشتیوانی کوردانی ڕۆژاوا بین بۆ ئەوەی ئەو قەوارەیەش کە لەوێ دروست بووە لە دەست نەدرێت و بتوانین پشتیوانی بکەین و دەستی پێوە بگرین. ئەمە ئەرکی بە دەرەجەی یەکەم هێزە سیاسیەکانە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانی شەوەکو چۆن لە ڕابردووە لە سەردەمی شەڕی کۆبانەیە توانی پشتیوانیان کە بەناردنی هێز و بەناردنی شەک و تەقەمەنی ئێستاش ئەرکێتی جارێکی تر پشتیوانی لەو قەوارەیە بکە بۆی لەو مەترسیانەی کە هەیە دەرباز بن. خەڵکی باشوور وەکو هەسینەتەوەی ئەرکێتی ینی بڵێن ئەمە ئەرکە کە پشتیوانی لە هەر پارچەیەکی تری کوردستان بکات. خراوە مرۆیەکان ئەبێت هەوڵ بن کۆمەکی مرۆیی شتیان بۆ ئامادە بکەن هەرچۆنێ بێ بیگەێن ئەوێ و هەوڵ بن بەڕاستی دەنگی ئەو ئازیزانەمان لە ڕۆژئاوا بگەین مەبەست بگەینە شوێنی تایبەت بۆ ئەوەی چیتر ئیتر کارەساتی لەم جۆرە ڕوونەیە کە بەڕاستی تورکیا دوژمنی سەرەکی کورد و کوردستانە خۆمان ئەیبینین کارەساتەکان چۆنە و هاوکارانیشیان بەڕاستی ناویان لە مێژووە تۆمارە بێت کە ئەمە خیانەتێکی گەورەیە خیانەتی گەورەی پێڵم خیانەی عوزما لە میلەتی کورد دەکرێت لە ڕۆژئاوا. عەبدوڵڵا معروفی هاوڵاتی پیرانشار لە ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتی کۆڵبەریدا لە بەتەقەی ڕاستەوخۆی هێزە سنووریەکانی حکوومەتی ئێران لە بەرزایەکانی سێچۆمان لە پیرانشار بە سەختی بریندار بووە. با گوێرەی راپۆرتەکان سەربازانی حکوومەت بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە ڕاستەوخۆ تەقیان لەم هاوڵاتیە کردووە. لە لایەکی تریشەوە هێزە ئەمنیەکانی ڕژەم تەقیان لە کۆڵبەرێک لە کرماشان کردو بەهۆیەوە کۆڵبەرەکە بە ناوی مەسعەب سەبزەواری خەڵکی ڕەوانسەر سەرچاوی بە سەختی بریندار بووە. گرنگترین سەردێڕی ڕۆژنامە جیهانی و ناوچەیەکانی ئەمڕۆ بم شێوەیە ڕۆژنامە ئینگلیزیەکان فاینانشال تایمز نووسیوێتی گروپەکانی سووریا دەچنە قوڵایی دەوڵەتە گەندەڵەکەی ئەسەدەوە. دەیلی تەلەگرافیش نووسیوێتی کاتی هاتووە باجی قەڵەوی بخرێتە سەر خواردنا خێراکان. عەرەب نیوز دەڵێت ئەحمەد شەرح هۆکارێک شک نابات ببێتە جێی ترسی ڕۆژاوا لە سووریا و ئورشەلیم پۆستیش نووسیوێتی سوپای ئیسرائیل هیچ پێشڕەویەک بۆ دیمەشق ناکا. ڕۆژنامە عەرەبیەکانی شەرقل ئەوسەد نووسیەتی سووریای نوێ ئازادیە ئاینیەکان دەستەبەر دەکات و سەباح
تیتری بەم شێوەیە عێراق لێژنەی بۆ چارەسەری کێشەکانی لەگەڵ تورکیا پێکهێناوە و ڕۆژنامەی دەستوریش نووسیەتی کۆڕانکاریەکانی سووریا سوودانی ناچار کرد بە پەلا بگاتەوە ئۆردۆن و لە ڕۆژنامەی مەداش نووسراوە عێراقیەکان بۆ دۆزینەوەی کە سوکاریان زیندانەکانی سووریا دەگەڕێن. ڕۆژنامە فارسیەکانیش ئێرانیەکان کەیهان نووسیەتی فەرمانگەکانی حکوومەت پانێلی وزەی خۆریان بۆ دادەنوێت و ڕۆژنامەی اقتصادی ملی نووسیەتی ئێران لە نەشتەرگەری لوت لە پلەی یەکەمی جیهاندایە. کار و کاریگەریش نووسیەتی ژیانی ئێستای خانەنشینان شایانی هیچ مرۆڤێک نییە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیتە.